ئەگەر پێ دوای پۆلی 12 لە کوردستانە قورسە 1 دقە گوێ لە سیستەمی یابان بگرە. زۆربەی قوتابیانی پۆلی 12 وڵاتی یابان تەنها 4 کاتژمێر ئەخەون، چونکە دەستەواژەیەکیان هەیە ئەڵێن ئەگەر بێت و 4 کاتژمێر بخەوی بەمانای دەچوونیت، بەڵام ئەگەر بێت و 5 کاتژمێر بخەوی بەمانای شکستیت. کەواتە بزانن کە کێبڵکێکە چەندێک گەورە لە نێوان پۆلی 12کانە لە وڵاتی یابان. لە کاتژمێر 6 بەیانیەوە هەڵەستن نەخەو تا کاتژمێر 3:30 و دوانیوەڕۆ لە قوتابخانە ئەبن. دواتر لە کاتژمێر 3:30 و دوانیوەڕۆوە دەست بە چالاکی و خاوێنکردنەوەی قوتابخانەکانەکرێت کە پێویستەکە قوتابیەکان خۆیان قوتابخانەکە پاک بکەنەوە. ئەمە تاکەی تا نزیەکی کاتژمێر 6 ئێوارە. لە پاشە لە ساعت 6 ئێوارە بۆ ساعت 7 ئێوارە پەیمانگایەکیان هەیە پێویستەکە هەموو خوێندکارێکی پۆلی 12 بچێت بۆ پەیمانگاکە کە وەکو وتمان لە ساعت 6 بۆ 7 دەست پێەکە تا کاتژمێر 9 بۆ 10 شەو. جا تاقیکردنەوەی زانکۆ لە پۆلی 12 کە یکەن ئەو نە قورسە، یعنی تەنانەت ئەگەر دەرنەچی بۆ کەسە ئەوترێ ڕۆنین. ڕۆنین بەمانای چییە؟ بەمانای کەسێکی باڵی شکست خواردوویە یاخود کەسێکی بەسەرپەرشتیە. کەواتە پۆلی 12 یابان تەنها بۆ نمرە نیە وەکو لای خۆمان، بەڵکو بۆ دروستکردنی کەسایەتێکی پۆڵایینە. وە نزیکی 6 بۆ 8 وانی سەرەکی ئەخوێنن، لەوانە وانی زمانەکان وەکو ئینگلیزی و یابانی، وانی بریکاری، پاشانوانی زانستەکان و وانی کۆمەڵایەتی کە بەشی مێژوو جوگرافیا و ئابووری شەگرێتەوە. خۆی ڕێژەی دەرچوون لە وڵاتی یابانە لە ئامادەیە بەرزە لە ساڵ 95 کێشەکە لە ڕێژی دەرچوونانیە، بەڵکو کێشەکەیان وەرگرتنیانە لە زانکۆ، چونکە لە سایە 3 بۆ لە ساعت لە قوتابیەکان ئەتوانن لە یەکەم هەوڵدانە بچنە زانکۆی دڵخوازی خۆیان. هەر بەجددی ئەگەر تۆ پۆلی 12 و لە کوردستانی ئامادەی ڕۆژانە 15 کاتژمێر بخوێنی و بچی بۆ قوتابخانە و پاشانیش بۆ پەیمانگا لە هەمان کاتیشا قوتابخانە کۆپا بکەیتەوە، ئەگەر ئێستا لە پۆلی 12 ڕۆژانە چەند کاتژمێر سعی ئەکەن بۆ ئاگاداربوون لە سەرجەم سیستمی قوتابخانەکانی جیهان ئەتوانن پێجی مۆن فۆلۆ بکەن و بینەرمان بن.